بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردننی سەرۆک کۆمار و کۆبنەوەی پەرلەمانی عێراق و بۆ پۆستی سەرۆک کۆمار پێشتر زیاتر لە 81 کەس خۆیان کاندید کردبوو، بەڵام هەندێکیان مەرجەکانیان تێنە بەشی زۆریان مەرجەکانیان تێنە بوو ڕەت کرانەوە مانەوە 90 کاندید و دواتریش کاندیدێک پاشەخشی کرد نەوزەت هادی لە پارتی ئێستا 18 کاندید بۆ پۆستی سەرۆک کۆمار ماوەتەوە. بەر لەوەی کە بچین لای میوانەکەمان گرافیکێکمان هەیە لەسەر کاندیدەکانی سەرۆک کۆمار ئەو 18 کاندیدەی کە هەیە بەیەکەوە دەیبینین، دواتر لەگەڵ میوانێکمان هەیە قسەی لەسەر دەکەین. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک عەبدولعەزیز حەسەن ئەندامی پێشتووری پەرلەمانی عێراق و ڕاوێژکاری پێشتری سەرۆک کۆماری عێراق و ڕاوێژکاری پێشتووری سەرۆکی پەرلەمانی عێراق سەرم پرسیال هەڵبژاردننی سەرۆک کۆمار و کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دەکەین. کاک عەبدولعەزیز بەخێر سوپاسیان بەدەبوون دەبێت 220 ئەندام ئامادە بێت لە کۆبوونەوەکە. قورس نییە ئەم ژمارەیە تەواوکردنی ئەو 220 بەشداری هەڵبژاردنەکە بکەن وایە؟
بەڵێ خۆی ئەگەر 220 دەنگ بێنێ یەکەم هێن یەکەم لە قۆناغی یەکەم دوو قۆناغ بڵین دوو قۆناغ باشە قۆناغ یەکەم دەبێت 220 دەنگ بێنێ ئەگەر کەسێک بێوێ دەرچێ بەڵێ ئەی قۆناغی دووەم ئەگە چۆ قۆناغی دووەم بە یەک دەنگ زیادە دەرەچێ بێک دەنگ زیاتر دەرەچێ باشە بەزۆکو کاندیدی پارتی وێکێتی ئێستا قسەیە لەسەرەوەی گوایە شاکەن پەیوەندیکی باشیان نەبێت لەگەڵ پارتی نەرمیان نواندوێ بۆ کاندیدەکەیان ئێرانیەکان دەڕێی تێدەچێ پارتیش ینی سەر و کۆمار وەرگیان چەندە بڵێن کاندیدی فەرمی یەکێتیش هەیە نزار ئامێدی کاندیدی دیکە هەیە اتفاقات هەیە لە بینی پارتی و لە بینی مالکی لە کۆنەوە و 4 ڕۆژ پێش ئێستا دکتۆر فواد سەردانی ئێرانی کرد بە تایبەت ڕاستە وەزیری خارجیە بوو بە ناوی وەزارەتی خارجیەوە ڕۆیشت بەڵام لە هامشی ئەوە قسەیان لەسەرەوەش کردبوو و ئێران داوێتێ دەستی ئیتاری تەنسیقی خۆی قرار بدا من پێم وایە بە تایبەت مالکی عڕابی دەرەجەیەکە بۆ دکتۆر فواد لەبەرەوەی ینی خۆی بەپێی ئەوەی کە من لە ئەوانەی دەوڵەتی قانونم بیستووە کاڵێن کەسایەتێکی بەهێزمان ئەوێ کە علاقاتی دەولی هەبێ کە ماوەیەکە ئیشی کردبێ دیبلۆماسیەکی هادئی هەبێ ئەوان ئەڵێن ئەمە لە دکتۆر فوئادا هەیە و ینی با بڵێم هەوڵێکی جددیان داوە لە ناوخۆیانە تەنیا سادقون و حکمە ئەوەش نازانی ئەگەرەوان لەگەڵ پارتیان ڕێکەوتبنەوە ناڕازی بوون لەوەی مالکی بەڵام ئەگەڵ پارتیان ڕێکەوتبن ئەوە معلوم نییە جارێک بەڵام ئامری و ینی هادی ئامری بەدر لەگەڵ مالکیە و سەداسەت ئەو اتفاقەکان کردووە و لە عینی لەحزەکەەوە بێتە سەر کۆمار یەکسەر ئەو ڕۆژە دەستنیشانی جەنابی مالکیش بڵێ هەرەوەش بوو یەکەم لایەن بڵین سەرۆکی پارتی پیرۆزبایی لە مالکی کرد ئەنی ڕێکردنێکە بۆی مالکی بوێ پارتی سەر و کۆمار وەرگێ و خۆشی سەرۆک وەزیران و لە کاتێکە پێشتر بڵین پەیوەندیەکانیان زۆر ئاڵۆز بوو چی ڕوویدا و ئەو ڕێکەوتنە وای کرد کە زوو پێشوازی بکەن لە مالکی خۆی بەرەیەکی پێشتر هەر هەبووە دووبەرەیەک هەبووە بەرەیەک هەبوو سادقون بوو حکمە لە بین نبوو حکمە دائیمان خۆی هێنە ینی ضبابی پێڵێن ینی خۆی ئاشکرا ناکە بەتەوان لێرە قسەیەکە و لێش قسەیەکی ترەکە ئەمە واقع ینی لە ناو حکمە وایە یەکێتی صادقون کلدانی ڕایان کلدانی و تەقدم ئەمە وەکو بەرەیەک ینی اتفاقات هەبوو لە بینیان لە یەکەم جەلسەی پەرلەمانیشا دەرکەوت ینی هەندێک اتفاقات هەبوو بەڵام جەلسەی یەکەمی پەرلەمان اتفاقەکە ئیتاری تەنسیقی بە کاملی کردبووی لەگەڵ حەلبوسیە و اتفاقەکە ئەوە بوو کە ئەمان دەنگ بە هەیبەتەدەن بەو مەرجەی ئەوان هەر مڕەشەحەیەک بوو لە ناو هینا لە ناو باڵێم ئیتارە ئەوان بەعام دەنگی پێ بدەن هیچ ئەترازێکیان نەبێ ئەمە اتفاق کراوە لەسەری بەڵام ئەوان ئێستا ئەڵێن حەلبوسی خیانەتی کردین لە دوێنێەوە کە بەیانەکە دەرچوو چوارچێوە هەماهەنگی بە تایبەت دەوڵەتی قانون دەوڵەتی قانون زۆر لەسەر ئەوە سوورن کە ئەمە غەدرە و ئەمە خیانەتەوە یاخۆتە زانی لە اتفاقاتە لە سیاسەتە هەموو شتێک واردە باڵێ بەس وەکو پارتی و مالکی چۆن ئاشبوونەوە چونکە بە تایبەتی 2013 لە بینی سەرۆکی پارتی و خودی مالکی زۆ کێشە و ئێستش دەڵێ بەڕێز دەڵێ ئەوان لەگەڵەوەدان بۆنەوە سەر کۆمار بدرێ بە پارتی حەز دەکەن بۆنەوە دەوڵەتی یاسا ئەوان کێشەکەیان پارتی وەکێتی نیێستا ئەوان قۆناغەکە خوێننەوە زۆر بەوردی ئەو ڕووداوانەی کە ئێستا لە سووری ڕووەدا و ئەو بارودۆخەی کە ئێستا لە دنیای سیاسەتە هەیە و ئەو وجهەت نەزەرانەی ئەمریکا بۆ ناوچەکە هەیە و بەهێزبوونی دەوڵەتەکانی خەلیج هەژمونیان لەسەر ناوچەکە وا ئەخوازێ ئەوان وابیرەکەنەوە وا ئەخوازێ کە مالکی بەهێزترین کەسە ئەتوانێت ئیدارەی ئەم مەرحەلەیە بکە بێ لەوەی ئەزمەی اقتصادی و ئەوانەی ناوخۆ کێشەی ناوخۆ ئەوانە ئەوە جانبێکە تۆ بینی تا ئێستا ئەگەرمە ئەم قۆناغە نەبوایە قۆناغێکی پێشووتر بوایە سەدرووادا نانیشت بەبێ هیچ ئاعترازێک سەدر ئێستا بێدەنگە تەیاری سەدری بێدەنگە مەجلیسی وەتانی شیعی بێدەنگە بۆ بێدەنگە لەبەر ئەوەی مەرحەلەکە ئەوە ئەخوازێ هەموو شیعە لەسەرەوە کۆکن ئەگەر لە زمنی شابێ چکە کەسێکی تر بەهێز کاریزمای هەبێ
تاریخێکی سیاسی گەورەی هەبێ و صاحبی قەرار بێ لە ناو شیعە دروست نەبووە بە بەردەوام مالکی حاکمی ڕیسی بوو ئەگەر لە پشتی پەردەیشەوە بوو بێت هەر سەرۆک وەزیرانێک سەرۆک وەزیران بووە ئەو وەکو مەرجع بووە لەبەرەوەی ئێستا ئەو دێتەوە ساحەکە لەبەر ئەو قۆناغە سیاسیە با بڵێم کە لە ناوچەکە هەیە بە تایبەت ئەو ڕووداوانەی دوای سووریش هەمەوە ئەکا دۆستایەتی پارتی و هەر مەساڵحی مشتەرەک هەیە دۆستایەتی پارتی و مالکی زۆر نزیک بێ بۆ لەبەر ئەوەی ئەوان حسابی ئەوەکەن کە پارتی علاقاتێکی دەولی باشی هەیە علاقاتێکی ناوچەیی باشی هەیە و یەکەم دەنگشەوان وا حسابەکەن لە خۆیان بیستووە کە ئەکرێ و لەگەڵ پارتیە ئەگەر ئەوان تەمان پیان خۆش نییە ئێستا ئێمە بە دوو کاندید بڕۆین ئەوان زۆر پێیان باشە یەک کاندید بێ بەڵام بە تایبەت دەوڵەتی قانون و هادی ئامری پێیان باشە لەگەڵ پارتیا ڕێکەوتن بکەن باش لەبەرەوە سبابان بەس وەکو کۆبنەوەی پەرلەمان ئەگەر هەڵبووسی بۆ من ئەگەر نیگەران بێ لە چکە پێی لەگەڵ پارتیش خراپە ئەگەر نیگەران بێلەوەی کە مالکی کاندیدی سەرۆک وەزیران ئاسپێرێ لە کۆبنەوەی پەرلەمان ئەگەر بکرێ ئەوان ناتوانن سێکی بەخەر بەکاربێنن بڵین 220 نام کۆنە بێتەوە بۆ کۆبنەوەی سەرۆک کۆمار کێشە دروست دەبێت ئەگەر ئێتاری تەنسیقی ئەگەر ئەو دوولایەنە بە تایبەت سادیقون و تەیاری حکمە بڕۆن ناو کۆبنەوەکە کێشە دروست ناکەن ئەگەر ئەوان نەڕۆنە کۆبنەوەکە حتمما ثلثی معتەڵ دروست هەبێ کێشە دروستە بەڵێ چونکە ئێستا پارتی بڵێنی هەڵبووسی زیاتر لە 30 کورسی وایە سادیقون قەیس خزالی هەیە 27 بە هەموو ئەوانەی کە ئێنن حسابیان کردووە 27یان هەیەوان ئەگەر ئیتاری تەنسیقی هەمووی بچێتە کۆبنەوەکە ئەوانەی تر لە ناو ئەطرافی شیعە ئاخد لە دەرەوەی ئیتاری تەنسیقیش هەیە هەم سەر بە فەسائلن بەڵام لە ناو پەرلەمانن ئەندام ئەوانش عەدەدێکی باشیانەیە ئەوانشان ئەوان ئەمانە طبعاً هەر هەمووی من تەسەورەکەم بە عازی ئێران ئەیانەوێ مەوزوعەکە تێپەڕێ زوو تێپەڕێ هەڵبژارنی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران حتمەن لەبەر ئەوە ینی تەسەورەکەم ئیتاری تەنسیقی ئەو کێشانە دروست نەکە بەڵام ئەگە دروست بوو دروستە بێەوەی ترەوە مەوزوعێکی ترەوە هەندێکە بێت لە خەتی ئێران لا بدە باش بەس وەکو کاندیدەکان بڵێن جگەلەوەی کە کاندیدی هاوبەشی بڵێن کاندیدی فەرمیەکێتی هەیە نەزار ئامێدی کاندیدی فەرمی پارتیە فاسێ کاندیدی کەی بڵێن لەنەکانی دەرەوەی دەسەڵاتی دکتۆر موسەنە کاندیدی کەشەیە تقریبا 13 کوردی تێدایە بۆ نمونە خالید سدقی تێدایە ئازاد مەجیدی تێدایە شوان حەوێزی تێدایە شوان داودی دکتۆر عەبدوڵڵا عەلیاوەی حسێن شنگالی دکتۆر لەتیف ڕەشید سەردار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێش و نەوزەت هادی کشایەوە ئەوانەی تێدایە 13 کوردی تێدایە لەو 90 کاندیدە ئەو هەموو کاندیدە بۆ یعنی ژمارەکە زۆر بۆ ئەم جارە یاخود تەنە کاندیدە بەهێزەکان دیارن چەندن ئەم جارە وەڵایی هەرکێ ئازادە چۆن خۆی کاندید دەکا چکاوە بەپێی ئەو یاسایانە و ئەو بەرگانەی کە دانراوە لە ڕووی یاساییەوە مافی هەموو کەسێکە کە خۆی هەڵبژێرێ بەڵام بەڕاستی ئەو کەسانێک کە خۆیان هەڵبژێرن ئەبێ یەکەم موقعی خۆیان بزانن ڕاستە مافی خۆیانە زۆر تەبیعیە بەڵام لەنا ئەو معادلەیە کە ئێستا هەیە هیچ کەسێک نابێتە سەر کۆمار ئەگەر هەموو هێزەکان ئەگەر خۆی هێزی گەورەی نەبێ و هێزی لە پشتەوە نەبێ و موقعی نەبێ چکە ئەوە بە اتفاقات ئەبێ احتیمالت 10 دەنگ بێنێ 15 دەنگ بێنێ 2 دەنگ بێنێ 20 دەنگیش بێنێ بەڵام لە نەتیجە خۆی باش ئەزانێ ینی هەمویان زۆربەیان ئەزانن کە ئەوان شانسی ئەویان نییە ببنە سەر کۆمار بەڵام خۆی هەڵبژێرێ بەشێکی هەیە بۆ سیڤەکەیەتی پێویستی پێیەتی لە داهاتووە ئەڵێ من کاندیدی سەر کۆمار بووم بەشێکی هەیە لە ناو حزبەکەیە مەسەلەن لە حزبێکە بەڵام حاڵەتێک نەرجسیەتەی گرێ تووڕە ئەبێ ئەچێت خۆی هەڵبژێرێ لە ڕقی حزبەکە ئەڵێ بەڵکو حزبەکە هات تەکلیفی لێکردم بۆ شتی تر وتی سەحب بکە وتیەوە بکە ئەوانە هەیە
بەڵام ئەوەی کە دکتۆر موسانا دکتۆر موسانا کوتلێ دکتۆر موسانا ئێستا بەرەیەکیان هەیە ئیتر بەرەکە ئەگەر 15 مەقعد بێ 20 مەقعد بێ لەناو پەرلەمانن ئەوان قاعدەی خۆیان هەیە واتوانن حرەکە بکەن یعنی ئیتر ئەمە سیاسەتە تۆ حەقی خۆتە تۆ ئەگەر دوو دەنگیش بێنی وەکو بەرەیەک وەکوەوە حەقی خۆتە تۆ خۆت هەڵبژێری بڵێ من هەم من مەبەستم ئەوەیە بەڵام لە نەتیجە بەپێی ئەو عورفەی کە هەیە لە عێراقا بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار عورفێکە کە بە اتفاقی بینی هەموو کوتلەکان بە یەک پاکێجە بێ چکە ئەمە پەیوەندی بە تەوزیعی وزەراوە هەیە بە پۆستەکانی حکوومەتەوە هەیە لە داهاتوو هەموو اتفاقەکان بە یەک پاکێجە کرێ یعنی ئێستا لایەن هەیە ئێستا لە ناو ئیتاری تەنسیقیە هیچ لایەنێک ناو ئیتاری تەنسیقی نیە بڵێ من لە معارزە بم هەمووی ئەڵێ من پشکمەوێ لە حکوومەتە کە پشکی بێ لە حکوومەتە ئەبێ ئێستا بە قسەی چوارچێوەکەی خۆی بکە یعنی لەبەر ئەوە کوتلەیەک دروست نەبووە معارضیان حەلبوسی خۆناڵێ من بەشدار نابم لە حکومە ئەڵێ من بەشدارم لە حکوومەتە دوو بەرە نییە بڵێ بەرەیەکی ئۆپۆزیسیۆنە بەرەیەکی تریش ئەوێ بچێتە حکوومەتەوە منافسە لەسەرەوەی منافسە لەسەرەوە نییە ئەمە هەندێکی ئێستاەوەی حەلبوسی کردوێتی هەندێکی بۆ زەخت بوو بۆی پۆستی زیاتری دەستکەوێ نه بۆ ئەوە هەندێ شروعی خۆی فەرز بکە بەڵام ئەوە ئەگەر بێت و سادقون و حکمە لە چوارچێوەی با بڵێم هەماهەنگی دەربچنە دەرەوە ئەو کاتە ئەوە توانێ زەخت بکە بەڵام ئێستا نە من تەسەورەکەم تا ئێستا تا ئەم لە حزەیە من ئاگادارم ئیتاری تەنسیقی یا بڵێم چوارچەوەی هەماهەنگی شیعە بڕیاریان داوە بە یەکەوە بچنە ناو بەڵاوان 180 کورسی بۆ 190 کورسیان بە یەکەوە بچنە ناو باش بەس وەکو یەکێتی نیشتیمانی ئێستاکانێکی فەرمی هەیە نزار ئامێدی ئیشیان بۆ کردووە ئەو لە بەردەم چیرە چکە پێش سەر و کۆمار خۆت دەزانی سێمە 5 سەر و کۆمارمان هەبوو لە ڕابردوو یەکەمیان غازی عاجل لیاوەر هەبوو لە سونە ساڵێک 2004 بۆ 2005 2005 بۆ 2005 بۆ 2014 مام جەلال 2014 بۆ 18 فواد ماسووم 2018 بۆ 21 دکتۆر فواد 22 تا ئێستا دکتۆر لەتیف یەکێتی دکتۆر بەرهەم و دکتۆر لەتیف بەڵێ دکتۆر بەرهەم 2018 بۆ 21 بووە یەکێتی ئەم جارە بڵێ ناتوانێت ئەم پۆستەوە بگرێتەوە یاخود ئەسەر لەگەڵ پارتی ڕێیتێکی بگەنە کاندیدێکیاوە بەش بۆنم هەردووکیانەوە فەرمیەکە بکشێنەوە کاندیدێکیاوە بەشەوێ تا ئێستا هەوڵەکان بە جددیە بۆ ئەوەی ڕێککەوتن لە بینی پارتی وەکێتی هەبێ یعنی بە هەموو شیعە بە هەموو هێزی خەریکی ئەو نێوانگیریەیە کە لە نێوان پارتی وەکێتی بۆ ئەوی بە کاندید لەبەرەوەی سەر ئێشە بۆ ئەوانیش دروستەکە بۆ لایەنەکانی تروشەکە ئەحراجیش دروستەکە ئەوەی یەکێتی یەک کاندیدی هەیە کاندیدی فەرمی یەکێتی لە هەوڵدایە ئەمڕۆ دوێنێ پێرێ کاک قوباد لە بەغا بووە هەوڵی جددیایە و ئەمڕۆژ کاک بافڵ ئەچێتەوێ و لەوێ ئێستا و خەریکی ئەوان لەبەرەوەی ئەمە منافسەیە هەردوو لە هەوڵی جددی ئەدەن بەڵام بۆ کورد خۆی هەموو ئێستا حەچی ئارایی سیاسی هەیە لە کوردستانە پێی باشە ئێمە یەک کاندیدمان هەبێ و ڕێکەوین لەسەر هەموو شتەکانی تر بۆ ئەوەی سبەینێ حکوومەتێکی لە هەرێمیشە حکوومەتی هەرێم دروستکەین و پەرلەمان کارا بکەینەوە چکە ئێمە هەموو کەسێک ئێستا تۆ بینی لە ڕاگەیانەکانە لەسەر ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژ ئاوای کوردستان ڕۆدا لە سووریا هەموو کوردی یەک خستووە هەموو ئەو دەنگانە بە چەپ و ڕاستەوە بە ئیسلامی علمانیەوە بە هەموویەوە ئێستا یەک خەتی گرتووە بۆ ئەوەی زانێ بارودۆخەکە چۆنە و احتیمالە 15 ڕۆژتر ئەمریکا لە ڕۆژاوە بکشێتەوە و ئەمریکا ئەجنداتی تری هەیە احتیمالە شەڕ لەگەڵ ئێرانە هەبێ کێشەی گەورە لە ناوچەکە هەیە ینی هەمومان مەترسی ئەوەمان هەیە هەموو خەڵک مەترسی ئەوەی هەیە
کە ڕووداوی ناخۆ نەخوازرا و ڕوو بدا لە داهاتووە جارێکی تر سەرهەڵدانی هێزی تر با بڵێم داعش نەبێ بەڵام لە شێوەی داعش بێ دروست بێ بۆ ئێمە لەبەر ئەوە ینی ئەم پێشهاتانە هەیە هەموو کورچاوی لەوەیە کە پارتی وەکێتی وەکو دوو هێزی سەرەکی بە یەک کاندید لە بەغابن بەڵام ئەمە ئارەزووە بەس بۆ نەگەشتن بێ کاندیدی هاوبەشیش ینی پێویست بە دۆخی هەرێمەوە یاخودەوە لە 2014ەوە ئەو هاوکێشەی تێکچوو کە نەتوانن بگەنە کاندیدێکی هاوبەش بۆ سەر و کۆمەر وەڵا ئەم جارە ڕاستە جارەکان تر من تەسەورەکەم ئێستا جیاوازترە لە جارەکان تر ئەم جارە زیاتر کێشەکان لەسەر حکوومەتی هەرێمەوە ینی با بڵێم کاراکردنی پەرلەمان و دوایی ڕێک نەکەوتن لەسەر پێکهێنانی حکوومەتی هەرێم ئەوە یەکێتی ئەوێ وەکو ئەم شەو سعدی ئەحمەد پیرەوتی ینی 50 ئەوێ یەکێتی وەزیری داخلی ئەوێ یەکێتی ئەڵێ نابێ وەزیری داخلیە وەزیری ناوخۆ ئاژانسی با بڵێم ئاسایشی هەرێم سەرۆکی وەزیران با بڵێم ئەمە ینی وەزارە سیادیەکان سەرۆکی هەرێم هەموو ئەمانە بەدەستی پارتی بێ ڕاستە پارتی یەکەم هینە یەکەم دەنگی هێناوە بە پێی عورفی انتخابات بەڵام بە پێی عورفی سیاسی لە هەرێمە بە پێی دەنگ زۆر جار ئیش نەکراوە ینی بە پێی ئەوە هێز ئیش کراوە تۆ قسەکەی کۆنی مەلا بەختیارەت لە بیرە ئەیوە دەگەر ئێمە یەک مەقعدیش بێنین ئێمە هەر یەکێتین و هێزین و ئەوەی نە ینی کێشەکە ئەوەیە لەسەر ئەساسی مەقاعد لەسەر ئەساسی دەنگ قیاس نەکراوە لەسەر ئەم هەرێمە بۆتە دوو زۆن ئێستا هەردوو لا هێزی هەیە هەردوو لا ئەمکانیەی هەیە لەبەر ئەوەی لەسەر ئەساسی هێز ئەمە ئەبێت تەوازنێک هەبێ لەسەر ئەساس ئەم نەبوونی تەوازنە کێشە دروست بووە ئێتر لە بەغاش کێشە دروستە بێ ینی ئێرە ڕنگدانەوەی بەغاشە و ئێمە ئومێ دەکەین ئەمڕۆ ڕێککەوتنێک هەبێ لە نێوان پارتی وەکێتی باش بەزۆکو بیت بڵێن دکتۆر لەتیف ڕەشید کە سەر و کۆمای ئێستاە خۆی کاندید کردوێتەوە چانسی هەیە چکە جارەکەی تریش بڵێن دوای پارتی پشتگیری کرد ئەم جارە چانسیە چکەیەکی کاندیدی فەرمی هەیە و پارتی شێتی یاخود دەکرێ و بێتە کاندیدێکیەوە بەش یاخود ئەم جارە هاوکێشەکان گۆڕاون قورسە بۆی کە جارێکی و پۆستەوە بێتەوە تا ئێستا یەکێتی رازی نییە بە کاندیدی هاوبەش تا ئەم لەحزەیە هیچیتی رازی نییە یەکێتی رازی نەبوو پارتی ئامادەیە پارتی ئاگاداربی پارتی نازانم من ئاگاداری پارتی نیم بەس ئەوەی کە بیستومە یەکێتی رازی نییە بە کاندیدی هاوبەش کاندیدی هاوبەش دەرەوەی نزار ئامێدی وایە با دەرەوەی کاک نزار ئامادە نییە ئەمە تا ئێستا تام لەحزەیە نازانم دوای ساعاتێتر چی ڕۆدا یعنی لەبەرەوەی ئەمە مفاوازاتە دانوستانە هەوڵی جددی هەیە و کاندیدی هاوبەشیش بێ من تەسەورەکەم لەناو ئەو کاندیدانە کاوەی شانسی هەبێت دکتۆر لەتیفە ئەگەر هەردوو لا ڕازی بن کاندیدەکانیان ڕاک ینی بکشێننەوە ئەو کاتە شانسیەکەم دکتۆر لەتیفە بێ یانیەوە بە پێی ڕێی من وا تەسەورەکەم لەبەر ئەوەی لەناو کاندیدەکان چکە ئەوەی هەردوو لا ڕازی بن لە سەری دوایی ئەگەر طبعاً ئەگەر ئەوان ئەوە بکشێنەوە و کاندیدەکانی خۆیان بکشێنەوە من تەسەور ناکەم یعنی دکتۆر موسەنا ئەمین پیاوێکی بەتوانایە پیاوەکە کەسایەتیەکە ینی معروفە و پیاوێکی درسۆزیشە بەڵام خۆم تەسەور ناکەم ینی ئەو شانسی هەبێ من خۆم ڕێی خۆم تەسەور ناکەم پارتی وەکێتی لە نەتیجە ئەو هەڵبژێرن زیاتر بۆ دکتۆر لەتیف بەس پێشتر بڵێن ژمارەی زۆر خۆیان کاندید کرد لە ناویشەندا مەلا بەختیار کە چاوی لەو بێتە کاندیدی هاوبەش ڕەتکردنەوەکەی یاسایی بوو یاخود شتێکی سیاسیدا بوو یاخود بڵێن مەرجەکانیان تاوانە بۆ ئەوانەی تریش بڵێن خەڵکی دیکە خۆیان کاندید کرده بوو تقریبا 1 کەس ئێستا بوو بە 19 کەس وەڵای پێم وان نییە یاسایی بێ
لەبەرەوەی کێشەیەک هەبوو دایکی ئەوە وابزانم هەوڵیدا چارەسەری کرد و هیچ شادەکەیشی ئەو وتی دوو شادەمەیە و نوێنەرەکەی قسەی کردەوەی کە محامەکەیەتی و محامەکە و تێمووی شەکان تەواو بووە بەڵام محکەمەی اتحادی قەرارەکەی دابوو ینی هینەکەی قوفڵ کرد ئەوەی من بە پێی قسەی محامەکەی قسە کە ئەوتی هەموو شتەکانی کاملە بەڵام ئێستا محکەمەی اتحادی ڕاتی کردوتەوە ئەو وایوت باش بەس سوارە بە سەر کۆمار بۆ کورد سەر کۆمار ئایا گرینگە هیچ خزمەتێک بە دۆزی کورد مافەتە سووریەکانی خەڵک دەکات چکە پێشتر ماوەی ڕابردووە گلەی زۆر هەبووە لەسەر سەر کۆمارەکان کەوەکو پێویست نەتوانراوە ڕۆڵ ببین یاخود بڵێن لێرەش ڕەنگە پشتیوانیان نەبوو بێ حیزبە سیاسەکان لێرە پشتیوانیان نەبوو بێ سەر کۆمارەکان لە بەغدا من پێم وایە دوو لایەنی هەیە لایەنێکی قۆناغەکەیە کە قۆناغی پێشووتر زۆر جیاوازە لەگەڵ قۆناغی ئێستا قۆناغی پێشووتر کێشمای کێشی زۆر گەورە لە نێوان هەرێم و بەغا هەبوو لە نێوان حزبەکانی ناو هەرێم هەبوو لە نێوان حزبەکانی ناو بەغاشە بوو لەبەر ئەوەی ڕۆیەی مشتەرەکیان نەبوو بەڕاستی و سەرقاڵی هەرێکێ سەرقاڵی مەساڵحی بەرژەوەندی خۆی بوو و ئەمە لایەنێکێتی قۆناغەکە لایەنێکێتی بەڵام کەسایەتەکانیش طبعاً ڕۆڵی کاریگەر ڕۆڵی مامجەلال زۆر جیاوازە لەگەڵ ڕۆڵی ئەوانەی دواتر مەسەن هەرێکێ ڕۆڵی خۆی بە پێ قۆناغەکە باسەکەم بەڵام لەبەر کێشمای کێشی ئەو کاتەکە لە ناو حزبەکان هەبوو بە تەواوی ڕۆڵی کاریگەری هیچ سەرکۆمارێک دەرنەکەوت بەڵام سەرکۆمار پەیوەندی بە کەسایەتی ئەو سەرۆ کۆمارانەوە بووە یاخود بەشێکی پەیوەندی بە حیزبەکانی کوردستانەوە بووە کە پەرتەوازە بوون پێشگیریان نەکردو دوو لایەن هەیە لایەنێکی پەیوەندی بە قۆناغەکەەوە هەبووە منەڵێم قۆناغەکە نەبەست بۆ هەرێمی کوردستان کێشمای کێش لە ناو حزبەکان بووە بەڵام لە عێراقیشە لە عێراقیشە ئەو قۆناغە وای کرد کە سەرۆ کۆمار تەهمیش بکرێ ئەمە بەشێکێتی بەشەکەی تر پەیوەندی بە کەسایەتەکە خۆشی هەیە مامجەلال قسەیەکی زۆر گەورەی هەبوو هەموو جارێک کۆبوونەوەیە کرد لەگەڵ ئێمە ئەیود ئەگەر قائد بێ دەست و قاچی ببەستەوە هەر شتێک ینی حرەکەیەکەکە لەبەرەوەی تۆ ئەگەر دەست و قاچیان بەستەوە ئەگەر تۆ کەسایەتێکی کاریزمابی بەتوانابی کارابی هەر ئەتوانی خۆت بجوڵێنی لەبەرەوە بەشێکی پەیوەندی بە کەسایەتەکەیشەوە هەیە بەشێکیش پەیوەندی بە قۆناغوێ ئەم قۆناغی ئێستا پێویستی بە کەسایەتێکی بەهێزەکە لە ڕووی ئەوەوە مەسەلەن کەمالێکی سەرۆکۆزیران بێ باشە ئەبێ کەسێکی بەهێز بێ بۆ ئەوەی ون نەبێ چکە ئێستا پێڵێن چی ئەم مەرحەڵەیە لە ناو شیعەکان و لە ناو سونەکانی عێراق ئاوانەی کە با بڵێم نەوەکو بەس خارجی تەیاری حەلبوسیوانە ئەڵێن ئەبێ ئێستا کەسایەتێکی بەهێز بۆ عێراقیش بکە یعنی تر بۆ حزبیش نەکە چکە قۆناغەکە ئەوە خوازێ خەتەر لەسەر هەموو عێراقەیە لەسەر هەموو پێکاتەکان هەیە واتە سەورە بە تایبەت پێکاتەی شیعە هەستەکە مەترسێکی گەورە لەسەری هەیە هەستەکە ئێران بەرەو ئەگەر بێت و ئەوە بێ بەرەو زایفی بڕوە و ئێستا لە سووریە لە دەرگای ئاین با بڵێم لە سنوورەکەیە لە بووکەمار با بڵێم سووریە خۆی بەگشتی باشە هەموو خەلیج ئێستا هەموو تەرکیزەکەیان خستۆتە سەر بەهێزکردنی سووریە لە هەموو ڕوویەکەوە و ئەمەش ئەو هێزەی کە لە سووریە هەیە تا ئێستا معالمەکەی ئەوە نیشان نادا کە هێزێکی با بڵێم ئاشتی خواز بێ هێزێک بێ نەرمونیان بێ ئەنی پێ دوای لە قۆناغیدا تو پێک دەدان ڕووبدا لەیان گروپە چەکدارەکانی سووریا لەگەڵ هێزەکانی عێراق من پێم وایە لە سووریا ئەوەی ئەمریکا ئەیەوێ و ئەوەی هەندێک دەوڵەتی خەلیجی ئەیانەوێ سووریا بەکار بێنن بۆ هەر شوێنێک کە بیانەوێ بار شوێنێ لەبەر ئەوەی ئێستا چکە کێشەی ئیسرائیل لەگەڵ سووریا نەما بە هیچ شێوەیەک ئێستا لەو ڕۆژانە کۆبنەوەیەکی ترێکتەوان کۆبنەوەی کراوەی فەرەنسا جەنابە دەزانێت لەو کۆبنەوەیە اتفاق لەسەر هەموو سەکتەرەکانی ئینکرا سیاسی کرا لەوێ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە اتفاق لەگەڵ ئیسرائیل کراوە تەنانەت باسی جۆلان و باسی
هەموو شوێنەکان تریش کراوە قۆنای تەلەوان. ئێستا جەولەی دووەم دوێنێ لە هەموو سەحافەی ئیسرائیلی باسیەوەی کرد و واشنگتن پۆستیشەوەی نووسیوە کە لەو ڕۆژانە اتفاقێک لە فەرەنسا جارێتر بۆ تەجدیدی بۆ تەزدیقی اتفاقەکە کە بە ضمنیەن سووریە لەناو پرۆژەی ئیبراهامە ضمنیەن و حتا تەنانەت قسە لەسەر کردنەوەی سەفارەیەکی ئیسرائیلی لە سووریە تا ئێستا سووریەڵێ با مەکتەبێک بێ ناوی سەفارە نەبێت لەبەر ئەوەی ئەوە کۆتایی هاتووە یعنی ئەجندایەک هەیە بۆ دژی حزبڵا بەکاربێنێ بۆ حزبی بۆ دژی عێراق شیعی عێراق بەکاربێنێ یان عەشایرەکانی ئەنبار و ئەوانە وەکو ئێستا هەندێک عەشایر چوون سەردانی سووریەیان کرد لە ئەنبارەوە سەردانی عەشایرەکانی دێر و زور و ڕقە و ئەوانەیان کرد میوانداریان کرد دەستخۆشیان لێکردن کە ئەوان یەک عەشرەتن یەک تاریخیان هەیە یەکەوایان هەیە بێ خۆیان بپارێزنەوەوانە ئەمە ئەم ڕووداوانە وا ئەکا کە عێراق هەموو حسابێک بکات جا سەر و کۆمارێکی بەهێز بێ یاخۆت سەرۆگۆزیران کاریگەری دەبێت لە سەر ڕووداوانە کەمتر کاریگەریان لەسەر عێراقە بێ بەڵێ کاریگەری ئەبێ لەبەر ئەوەی یەکەم لە ڕووی دیبلۆماسیەوە ئەبێت تۆ علاقاتێکی باشت هەبێ و بتانی چۆن مامەڵە لەگەڵ هەموو ئەو ئەجندانە ئەەکەی و نەبێتە فەوزا لەبەر ئەوەی ئێستا کێشەی ئابووریش لە پێشە مەسەڵەن ئەوەی کە ترامپڵێ من ئەمەوێت نەوت بێتە 50 تا $50 بێت باشە نەوت ئێستا ئەوە نزیکە ینی بگاتە 50 ئەوە تا ئێستا لە عێراقا ئەزمەیەکی زۆر گەورە هەیە چکە داهات بە گوێرەی نەفقات نییە ئێستا کێشەی موچە هەیە لە موچەیە ناتەواوی هەیە بۆ داهاتوەگەر بێتە 50 کێشە و ئەزمەی گەورە دروستە بێ لەبەر ئەوە پێویستی بە صاحب قەرارەکە باشە بەس بۆ کورد سەر و کۆمار هیچ لە دۆخی مافی دەستوری کوورد دەگۆڕێ یاخوتەر سەر و کۆمار ئیشیەوەیە پارێزگاری لە دەستور کە زیاتر مەسەلەی عێراق و پەیوەندیەکانی لەگەڵ دەرەوە و پاراستنیەک پارچەی هیچ سوودێکی بۆ کورد دەبێت سەر و کۆمار من پێم وایە ئەم قۆناغە ئێستا شیعە زۆر پێویستی بە کووردە و شیعە ینی با بڵێ مالکی وعدەوەی داوە کە هەموو کێشەکانی هەرێم و بەغا بە تەواوی بن بڕ بکرێت چارەسەر بکرێت یەکجار ئەم طبعا لەسەر ئەساس ئەمەش اتفاقیان هەندێک اتفاقاتیان کردوون و چکە ئەگەر عێراق بەهێز نەبێ لە ناو یەکا یەکگرتوو بەهێز نەبێ بەڕاستی دەستی دەرەکی ینی کێشە و گرفتی گەورەی بۆ دروستەکە لە داهاتوە لەبەر ئەوە ئەوان درکیان بەوە کردووە کە ئەبێ تەنانەت مەرجعیەت تۆ ئەبینیت مەرجعیەت ئەیوت کات خۆی المجرب لا يجرب باشە بەڵام ئێستا مەرجعیەت بێدەنگە ئەڵێ من تەدەخل لە کاندیدبوونی کەس ناکەم کەوا بێ یعنی زەو ئەخزەرە بۆ ئەوەی مالکی ببێتە سەرۆکوەزیران شتەکان وا ئەخوێنرێتەوە چکە مەترسیەکە هەیە هەمویان نەترسە هەمویان لە داهاتوە ترسن ئێمەش ئەترسین کوردیش ئەترسین سەر کوردی شێ ینی بۆم قۆناغی بەڵێ مەترسیەکی بۆ نمونەگەر سونەکان شتێک بکەن حکومێکی مەرکەزی مەترسی لە سەرهەرێمی کوردستان سەر و کۆمار دەتوانێت ڕۆڵێک لەو بارە ببینی کاک عەبدولحەکیم کێشەکە لەوەیە ئێستا سیستەمی سیاسی لە دنیاە زۆر گۆڕاوە ئێستا ترامیزم هەیە باشە ترامپ ئەگەر سەیری ئینەکانی کەی وەکو هتلەر تەسەڕفەکە یعنی ترامپ ئەوەندە باسی خۆیەکە ئەوەندە بە حتا بە حرەکاتیەوە تۆ ینی حرەکاتەکانی شە خوێنیتەوە عینی من ئەو سەردەمانم دێتە بیر ینی کە خوێنمەوە هتلەری شەروا بووە مەسەڵەن ئەم ئەڵێ من ئەمەوێ ببمە سەرەتای ئەبێ ببمە یەکەم پیاوی ئاشتی دنیا و ئەبێ جایزەی نۆبڵ وەرگرم دووەم ئەبێ بمە یەکەم اقتصادی لە دنیا ئەبێ ئەمریکا ببێتە ئەمریکایە کە هەژمۆنی لەسەر هەموو دنیا هەبێ ئەمجار ئەڵێ من بەس ئەمریکام ئەوێ هیچ حالفێک علاقم بە هیچ چۆنێرەکە دیفاع لە خۆی بکە ئەمجار ئەڵێ من ئەبێ لە تاریخا لە دوای مردنم باسم بکەن کە هیچ ڕئیسێک نەهاتووە وەکو ترامپ بێ تۆ سەیر سیاسەتەکانی بکە مەسەڵەن من استراتیجێتی عسکەری ئەمریکان خوێندەوە لەوەی کە وەزارەی حربیان دانا ئەو کۆبنەوە گەورەیانەیە کرد کە هەموو زوڵاتەکانیان کۆبنەوەیەکی گەورە هەبوو
زۆربەی جەنەڕاڵەکانی بەشدار بوون تایە لەوێ استراتیجیەکیان ڕسم کردووە. استراتیجێتی ئەم جارەی ئەمریکا چییە لە ڕووی عسکەریەوە؟ ئەڵێ لە هیچ جێگەیەک دیفاع لە هیچ کەسێک ناکەین. بۆ کورد پامی تێدایە بۆ هەمووی تێدایە. ئەڵێ ئللا ینی بۆ ئەمنی ئیسرائیل نەبێ، بۆ ئەمنی ئیسرائیل دیفاعەکەنەوە یەک. دووەم ئەڵێ ئەوانەی هاوپەیمانمانن ئیتر یەک دینا لەسەریان سەرف ناکەین، با خۆیان دیفاع لە خۆیان بکەن، لە ئێمە چەک بکڕن و لە ئێمە پێویستیان بەچی هەیە پارە بدەن و ئێمە هاوکاریانەکەین. دووەم ئەڵێ ئێمە یەک نیشتمانمان هەیە بەس بۆ ئەوەی شەکەین ئەمریکایە، غەیری ئەمریکا بۆ هیچ شوێنێش ناکەین. مەسەڵەن بۆ نمونە پەلاماری ئینەدا ئەڵێ لەگەڵ دانیمارکا ئێستا کێشەی ئینی هەیە، گریلاندی هەیە. لەوێوە ئەو ئیشەیە کرد لە فەنزەویل ئاویشەیە کرد. ئێستا وازی لە تایوان هێنا، ئەڵێ من ناتوانم دیفاع لە تایوان بکەم. یعنی ئەمانە هەر هەمووی ئەوە ئەگەیەنێ کە ئەو ئەوێ خۆی ینی بۆ دنیا ئەڵێم بۆیە من ئەم سوورەتە ئەگەڕێنمەوە بۆ ناوچەکە، بۆ عێراق بۆ ناوچەکە. سبەینێ ئەو گرنتیە نامێنێ کە تەنیا تۆ خۆتیت و دەستورەکەتە. طبعاً کێشەی گەورە بۆ ئێمەشەیە. سبەینێ ئێمە سنوورمان هەر هەمووی لەگەڵ سونەی عەرەبایە بەڕاستی، وە کێشەکانمانیش لەگەڵ سونەی عەرەبا بووە پێشتر، و ئێستاش لە سووریا ئێمە کێشەمان لەگەڵ سونەی عەرەبایە. یعنی لەبەر ئەوە ئێمە مەترسی ئەوەمان هەیە کە ئەوان جارێکی تر چکە زوو شتیان لەبیرەچێتەوە، زۆر دۆستایەتیان ینی زوو دۆستایەتیان لەبیرەچێتەوە بەپێی تاریخیش وا بووە. جا ئەمە ئێستا بۆیە ئەڵێم مەترسی لەسەر ئێمەشەیە لەسەر عێراقیش. بەس بە کورتی ئەمریکا و ئێران تەداخل دەکەن لە پرسی سەر و کۆمار وەکو کاندیدەکە وەکو کەسایەتەکە یاخود زیاتر بۆ سەرۆک وەزیران؟ من پێم وایە ئێران تەمان وچەت نەزەری خۆی هەیە و ڕەئیشی هەیە بۆ سەر و کۆمار، تەمان بۆ سەر و کۆماریش ڕەئی هەیە. لەبەر چی ڕەئی هەیە؟ لەبەر ئەوەی ئەو پێویستی بە سەر و کۆمارێکە کە تواناکانی بخاتەگەر لەگەڵ سەرۆک وەزیرانە بۆ خزمەتی با بڵێم پاراستنی شیعە لە عێراق و کوردیشە خۆی بۆ کوردیش. ئەمریکا تەداخڵی ڕاستەخۆ نەکات سەر و کۆمار؟ ئەمریکا ئێستا هەندێک وجەت نەزەر بزان دووسێ وجەت نەزەر هەیە. مەسەلەن زەڵمان خەلیزای پیرۆزبایی لە مالیکی کرد و ئەڵێ تەمان ئێستا و هیچ نییە بەڵام دەنگە، ئەڵێ باشترین کاندیدە بۆ ئەم خۆناغ. لە ناو ئەمریکا بەڕەسمی هیچ شتێک نەوتراوە بۆ دژی مالکی، بەڵام فواد حوسێن بەغێر مباشر ئەڵێ پرسیان بە من کردووە، یعنی ئەمریکەکان قسەیان کردووە لەسەر سەرۆک وەزیران و لە سەروانە، یعنی کەوا بێ زەوئێک هەیە، زەوئێکی وەرگرتووە مالکیش، چکە مالکی پێشتر تەجروبەی هەیە لەگەڵ ئەمریکەکانە و اتفاقی 2011 لەسەر دەستی مالکی اتفاقی استراتیژی لەگەڵ ئەمریکا کراوە، بۆیە مالکی کێشەی نییە لەگەڵ ئەمریکایە. من پێم وایە باشە و دوو کودوا پرسیارشم کە دەسەڵاتەکانی سەر و کۆمار لە مادەی 73 کۆمەڵێک دەسەڵاتی باس کردووە، دەسەڵاتەکانی جێبەجێ کراوە خۆی دەرکردنی لێبنی تایبەتە لەسەر ڕاستپارەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، پەسەندکردنی پەیماننامە و ڕێکەوتنەوەی دەوڵەتیەکانە، پەسەندکردن و دەرکردنی یاسایانەیە کە ئەنجومەنی نوێنەران دایدەنێ، بانکێشکردنی ئەنجومەنی نوێنەران بۆ کۆبوونەوە، بەخشی نیشانە و مەدالیە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە گوێرە یاسا، پەسەندکردنی باڵوێزەکان، دەرکردنی بەیاننامەی کۆماری، پەسەندکردنی حکومی لە سێدارەدان، هەڵە سێبارکی سەرکردایەتی باڵای هێزە چەکدارەکان بە مەسی پرۆتۆکۆل، هەر دەسەڵاتێکی تر کە دیاریکراوە. دەسەڵاتەکانی زۆر نەگە جێبەجێ بکرێت، یەک پارچەی بڵێن پاراستنی دەستوریش ئەوە، چکە بۆ حکومەت لە دوو لایەنی تەنفیزی پێکات، سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار بە یەکەوە هەماهەنگ بن، بەهێز ئەبن بۆ ئەوەی لەگەڵ با بڵێم پەرلەمانیشە بتوانن ئیشەکان بەڕێوە ببن، چکە کوتلەکەش دەورە بینێ لە ناو پەرلەمانە، یعنی ئەگەر سەرۆکایەتی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان سەرۆک کۆمار بە یەکەوە هەماهەنگ بن لە هەموو مەسەن لە پرۆژە یاساکانە، لە پاراستنی دەستورە، لە جێبەجێکردنی بەندەکانی دەستورە، لە دژایەتی فەسادە، لە زۆر ئەرکی تر هەیە نیشتمانی، ئەگەر بە یەکەوە هەماهەنگ بن و بە
بە پێی قۆناغەکە زۆر جیاوازە کەسایەتیە کە علاقاتی هەبێ کە دیبلۆماسی بێ کە بەهێز بێ و هەموو مەسەلەن ئێستا هەر کەسایەتێکی کورد بێ ئەبێ هەموو کورد لە دوای بێ بەڕاستی پشتیوانی بکە بۆ ئەوەی کەسایەتێکی بەهێز بێ و لە هەمان کاتە یعنی زۆرینەی شیعیش کەسایەتێکیان هەیە کە بەهێزە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێزگای عەبدولعەزیز ئەسەن نامی پێشووی پەرلەمانی عێراق زۆر سوپاس دەکەین مادەمان کردی. سوپاس بۆی بینەرانی بەڕێز لە گەشتەکانی داهاتوش هاوکارانمان لەگەڵتان دەبن بۆ ڕووماڵی زیاتر لەبارەی سەرۆکۆمار و هەڵبدانیشتنی پەرلەمانی عێراق. خواتان لەگەڵ.